پیسیایی خواردنەوە گرفتی چەند ساڵەیە وڵاتیانی دەربەندیخانە. ئەمانە ژمارەیەک لە چالەکانی مەدەنی و بەشێک لە وڵاتیانی دەربەندیخانن. لە بەردەم بینایی قایمقامەتی دەربەندیخان گردبوونەتەوە و دەنگی ناڕەزایەتیان لە دژی ڕاوەستانی کارکردن لە پرۆژەی پاکردنەوەی ئاوی قەزاکەیان بەرز کردوتەوە کە 3 ساڵ پێش ئێستا خراوەتە بواری جێبەجێکردنەوە. خەرجنەکردنی بودجە بۆ پرۆژەکە وای کردووە نزیکەی ساڵێکە کۆمپانیای جێبەجێکار پرۆژەکەی بە نیوەچەڵی جێهێشتووە. نەدەبوو کێشەی ئاوی دەربەندیخان بەم شێوەی بێباک بوونایە و چونکە ژیانی هاوڵاتیانی شارێک لە مەترسیدا و سەرچاوی ئاوی شارەکە پڕ بووە لە پاشماوە زیان بەخشی ترسناکەکانی کارگە و ئاو و ئاوەڕەکانی شارەکانی دیکە. لە هەرکوێک ئاو هەبێ ژیانی شەیە، بەڵام ئەوە ڕوونەکە ئاو بۆ دەربەندیخانەکان سەرچاوی نەخۆشی کوشندەی وەکو شێرپەنجەیە، سەرچاوی مەرگە. بەدەیان ساڵە خەڵکی دەربەندیخان سەرچاوەیەکی ئاوی خواردنەوەی پیسیان هەیە و بەدەیان جاریش خۆ پیشاندانیان کردەوە بۆ ئەوەی دەسەڵات بەدەم داواکاریەکانەوەی بۆ پاکردنەوەی ئاوەکە. کۆمپانیای جێبەجێکاری پرۆژەی پاکردنەوەی ئاوی خواردنەوەی دەربەندیخان داوای دڵنیایی لە سەرۆکی حکوومەتی هەرێم کردووە کە لە دوای تەواوکردنی پرۆژەکە بودجەکەیان بۆ خرج بکرێت. حکوومەت تا ئێستا بێوەڵامە. ئیدارەی قەزاکەش وەک خۆیان دەڵێن بۆ ئەوەی بودجە بۆ پرۆژەکە خرج بکرێت لاوڵەکانیان بەردەوامن. پرۆژەی فلتەرکردنی ئاوی دەربەندیخان پرۆژەیەکی چارەسەر نەکراوە، زیاد لە 10 ساڵە دەربەندیخان پێوە دەناڵێنێت. بۆیە ئەم شتە کەوتوتە ژێر دەسەڵاتی بەڕێز وەزیری شارەوانی لەگەڵ بەڕێزان سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و جێگرە بەڕێزەکەی کاقوبا تاڵەبانی. جا لێرەوە داواکارین لە بەڕێزیان کە بەهانای شاری دەربەندیخانەوە بێن کە لەگەڵ شارەکانی لەگەڵ لادەکانی دەوروبەریا زیاتر لە 50,000 کەس لەم دەربەندیخانەدا ژین و بەدەست پێزبوونی ئاوی خواردنەوە دەناڵێن. ئێمە بەردەوام بین لە هەوڵەکانمان بۆ ئەم کۆمپانیایە پارەی پێویستی دەستکەوێ و کارەکانی دەست پێ بکاتەوە، بەڵام سەرکەوتو نەبین و هەموو کاتێکیش داواکاری کۆمپانیاکە و هاوڵاتیانمان گەیاندۆتە سەروی خۆمان و هەروەها نووسینگەی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەنووسرا و بە کۆبوونەوە لەگەڵیانە، بەڵام تا ئێستا هیچ وەڵامێکمان نەبووە. ئەمە یەکەم جار نیە وڵاتیانی دەربەندیخان دێنە سەر شەقام و دەنگی ناڕەزایەتی لە دژی گرفتی پیسیایی خواردنەوەی قەزاکەیان بەرز دەکەنەوە. بەڵام وەکو وڵاتیان دەڵێن ئەگەرچی دەنگی ناڕەزایەتەکانیان بەرزە، بەڵام حکوومەت نایبیستێت. پاڤێڵ عەبدوڕەحمان کێنن، دەربەندیخان.